قژی خاو ئەوریشمێکی دەت کومەتی وەک گوڵی بێگەت گوڵی بێگەت چاویکە ئەگەرچی نەرمە چاویکە ئەگەرچی نەرمە بەڵام نیگای ئەجگار گەرمە ئەجگار گەرمە شارەزووری چێکە لەو ناوچانەی کە پێگەیەکی مێژووی گەورەی لە دیرۆکی گەلی کوردستاندا هەیە کە بە درێژایی مێژوو شوێنگەی میر و پادشا و دەوڵەتداری بۆ وڵاتێکی گەورە و بەرفراوان بووە کە لە یەکێک لە قۆناغەکانی مێژوودا سنووری وڵاتی شارەزور لە ئەربیلەوە بۆ هەمەدان درێژ بووەتەوە سەرەڕای دەوڵەت و ویلایەتی شارەزور شارێکی ئاودان و مەڵبەندی زانایان و شاعیران و منەوەران بوو بەڵام بەدەر لە سەرچاوە مێژویەکان ئەوەی ڕیشسپی و دنیادیدەکانی ئەو ناوچەیە دەیگەڕنەوە ئەو ناوچەیە نامراوە شارەزور چونکە زوهور ناوێک کە ئەڵێن کوڕی پادشا زوحاک بووە دروستی کردو و ئاوەدانی کردوتەوە دەوترێت سنتەری دیار و مێژووی ئەم شارەزورە بە درێژایی قۆناغە جیاجیەکانی مێژوو دەیەک بووە بە ناوی بەکراوە ئەم ناوچەی شارەزورە خاوەنی دەوڵەمەندترین سامانی کۆنە و گەوهەرێکی کەمێنە و گەنجینێکی لە بنهاتووە بۆ ساختکردنەوەی مێژووی ناوچەکە بە تایبەتی و مێژووی کورد بەگشتی یاران وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتان یاران وەسیەتم ئەمە بێلاتان هاتی من بۆ سەر گۆڕی شاعیری گەورەی کورد وەلی دێوانە پەیوەندی بە بەرنامەی دێبەدێوەیە ئەو بەدێی بۆ یەچم وەلی دێوانە ئەو شاعیرەیە کە بەشێکی زۆرمان هۆنراوەکانیمان خوێندێتەوە ئەگەر نەشیمان خوێندێتەوە لە دەنجە و هونەرمەندانەوە گوێبیستی بووین کە کردویانە بە گۆرانی دەی بەکراوە ئەو دەیە کە وەلی دێوانە لەوێ ژیاوە جێرنەوە شەم یاخود شەمسە کە کچێکی هەورامی بووە هەر لە بەکراوە وەلی دێوانە عاشقی بووە چونکە بەکراوە شوێنێکی بازرگانی بووە واتە ئاڵوگۆڕی بازرگانی ئەو کاتە ئەو زەمانە لەوێ بووە لەناو بەکراوە بووە شەمسەش دیارە ئەبێت هاتوێتە ئەوێ وەلی دێوانە عاشقی بووە کە عاشقێک بووە کە تەنانەت ئاواتی خواستووە کە لە کاتی مردنیە چێلێک لە ژووسەری بێت کە بەرزەکەی بە قەت باڵای شەم بە دیارە شەم ئەبێت یاخود باڵێن شەمسە ئەبێت ئافرەتێکی زۆر شۆخ و شەنگ و جوانی بە عادەتەن هەورامیەکان خۆیان شۆخ و شەنگ و جوانن وەلی دێوانە ئەو شاعیرەیە کە لەوێ ژیاوە ئەو شاعیرەیە کە زۆر بمان لەسەر شعرەکانی ئەو شعرمان بۆ خۆشەویستەکانمان نووسیوە بۆ عاشقەکانمان نووسیوە ئێمە ئەچینە ئەو دەیەی کە زێدی وەلی دێوانەیە Kele
بەرزی بەقەل باڵای شەم لە ژوور سەرم بێ بێزیاد و بێکەم لە ژوور سەرم بێ بێزیاد و بێکەم بەکراوە بە دووری 70 کیلۆمەتر کەوتۆتە باشووری خۆرهەڵاتی شاری سلێمانی لە نزیک شاری هەڵەبجەیە. بەکراوە بە گەورەترین گرد لە باشووری دەشتی شارەزوو دادەنرێت بە جۆرێک کە بەرزیەکەی نزیکەی 40 مەترە و کەوتۆتە ناوەڕاستی شارێکی مێژووی کە فراوانەکەی 600 بۆ 800 مەتر دووجایە. بەکراوە گردێکە و زانایانی شوێنەوارناسی وەک شوێنەوارێکی کۆنی مێژووی لە قەڵەمی ئەدەن کە ئەکەوێتە نزیک شاری هەڵەبجەوە بە ناوی دەی بەکراوەوە، یادگارێکی بەکربەجی کوڕی سلێمانبەجی بابانە کە لە کۆتایی سەدەی 17دا فەرمانڕەوایی تیا کردووە. لە خۆراوای گردەکە شوێنەواری شوورەیەکی 4 کیلۆمەتریە و لە ناوەڕاستیدا گردێک بە بەرزی 40 مەتر هەیە کە بە خەندەکێکی 5 مەتر تا 10 مەتریان دەوردراوە. وەک دەرکەوتووە شوێنێکی قایم بووە بۆ کاتی بەرگری و شەڕ و ڕوبەڕووبوونەوە. بەکراوە دێکی زۆر کۆنە و چەند شوێنەوارێکی کۆنی زۆری تێدایە کە پێ دەچێت ئەو خەندەقە پڕ کرابێت لە ئاو بۆ ئاودێری و پاراستنی گردەکەش لە هێرش و پەلاماردان. ڕێگەی تێئەچێت لە کاتی شەڕدا لە هاتوچۆ بۆ دەوری گردەکە و ناودێ و دەشتی بە پیتی شارەزوور لە ڕێگەی پردێکی جوڵاوە بوو بێت بەسەر ئەو ئاوەوە. پاش ئەوە پردەکە بەرز کرابێتەوە و دەرگای قەڵاو گردەکە داخرابێت. هەر چواردەوری گردەکە و دێکە بە شوێنەواری کۆن دەوەدراوە. لە بیستەکانی سەدەی ڕابردووە دەست بە توێژینەوە کراوە لە چینەکانی گڵی بەکراوادا تا ورتر مێژووی ڕاستەقینەی ئەو دێ دەربخرێت. کاتی پشکنینی گەلێ دەفری سەدەی 36 کۆچی سەردەمی ئیسلامی تیا دۆزراوەتەوە و دوای ئەوە چەند چینێکی تری لێ دۆزراوەتەوە کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 پێشداین کە شوێنەواری ئاشووریەکانی تیا بووە. ئەم گردی بەکراوە گردێکی مێژووی زۆر کۆنە بە پێی و دراسانی کە تا ئێستا تیاکراوە ئەگەڕێتەوە بۆ 4 یا 5,000 ساڵ پێش ئێستا، یعنی 3,000 ساڵ پێش لە دایکبوونی حەزەتی مەسیح سەلامی خوای لێ بێت. لە ساڵی تقریباً 20ەکانەوە کنە و پشکنین لەم بەکراوە دەستی پێ کردووە. یەکەم جار لەلایەن کەسێک بە ناوی سپایزەر ئاسارناس و شوێنەوارناسێکی گەورەی ئەمریکیە، کەسێکە یعنی قسەی وەک بڵێ معتەبەرە لە لای نووسەرانی کورد بە تایبەتی. یەکێک لەوانە ئەمین زەکی بەک. قسەی سپایزەر زۆر معتەبەرە. سپایزەر ئەڵێ من لە ساڵی 1927 چوومەتە بەکراوە کە چوومەتە بەکراوە بۆ کنەپشتنی چونکە خۆی هین بوو بەڕێوەبەری ئاسار بوو. چوومە بەکراوە لەوێ سەیرم کرد کنە و پشکنی نێکراوە لە بەکراوە بە نایاسایی.
لە خەڵکی دیەکەم پرسیوە پیاوە پیرەکانیان وتوانە ئەمە کابرایەک بووە ئینلیزی هاتۆ لێرە ئەم پشکنین و کنە پشکنینەی پێشەوە بڵێ جا سپایزەر ئەڵێ من ڕۆشتم سەیرم کرد بە ئاسارەکەی بۆم دەرکەوت کە ئەمە 45 ساڵ پێش ئێستا بووە یعنی ئەو لە 1920 هاتووەڵێ 45 ساڵ پێش ئەمە بووە کەواتە لە ساڵی 1970 تقریبا 75 ئەوانەیەکە لەو کاتەوە کنە و پشکنین لە بەکراوا کراوە مامۆستا بێمە سەر باسی جوگرافیای گردەکە چۆن دروست کراوە ئەم گردە 43 متر بەرزە تاان ئەم بەرزایەکە بۆی دروست بووە لەوە چێ کاتی خۆی کەمتر بووێ بەس چرخەیەک لە دوایەکان هاتوو هەر کەسە و لە نەوژەن و تعمیراتی تیا کردو و بەرسری کردوەوە بۆیە ئەوانەی کەوا علەمای ئاسا هاتوون کنایان کردوەتیایە بۆیان دەرکەوتەوە کە 15 چینە ئەم گردە یعنی 15 ئیشارەتە بۆ 15 عەسر کەوا ئەم هەر عەسرەی مقدارێک هینی کردو بە نەوعیەتی گڵەکە بۆیان دەرکەوتەوە کە ئەمە عەسری ئیسلامیە ئەمە عەسری مەسەلەن عەباسیە ئەمە عەسری بابلیە ئەمە عەسری ئاشوریە هاتوون تا 8 چین تا ئەسا پشکنینیان تیا کردووە تا ساڵی 1961 هیچ کارێکی کنە و پشکنینی تێدا نەکراوە کاتێک لەلایەن بەڕێبەرایەتی گشتی شوێنەواری عێراقەوە دوو بیر لە دیوی خۆرئاوا و خۆرهەڵاتی گردەکە لێ دراوە دوای نیو سەدە لە وەستان لە ساڵی 2010 کاری کنە و پشکنین لە بەکراوە دەستی پێکردوێتەوە لەلایەن تیمێکی زانکۆی هایدڵبێرگ لە ماوەی 3 ساڵی ڕابردووشدا لە 5 شوێنی جیاوازەوە کنە و پشکنین و لێکۆڵینەوە لەو گردەکراوە ئەمە تقریبا ئەم عەرزم کردی لە هەشسەوەکانەوە تقریبا خەریکی پشکنینن لەم وڵاتە ئەمە کاتی خۆی لە پێشزایینا لە عەسری ئەم سپایزەرە هاتوو بۆ خاترەوەیکەوە بە پێی ئاسار مەجموعەیە شت بووە کە ناسرپاڵی دووهەم هاتوو بۆ خاترێ بزان ئەو لەشکرکێشەی کە کراوە بە پێی ئیشاراتی ئەو نووسینە بزماریانەی هەیە بزانێت تا بەکراوە هاتووە ئەم بەکراوە کاتی خۆی ناوی دوور ئاشور بووە ئەم دوور ئاشورە خۆی ناوی ئەتلیلا بووە لە ڕاستیا کە ئەم ناسر پاڵی دووەمە هاتووە ئێرەی گرتووە لە دەستی ئەکەدەکانی سندوتەوە دوای ئەوە ناوی ناوە دوور ئاشور دوور ئاشور هەنێک ئەڵێن ناوی ناوە قەڵای ئاشور بەس دوور یعنی قەڵای ئاشور ئەم دوور ئاشورە کە ئەکاتە نزیکەی 2000 ساڵی پێش ئێساکە ئەمانە مەعابیدی 3-4 پشکنین کراوەتیایە لە عەسرە ئیسلامیەکانە ئاساری مزگەوتێک دۆزراوەتەوە لەولاوە کە ئەمە مزگەوتە نزیکی 1700 ئەکا لەو مزگەوتە ئەڵێ ئاساری ئیسلامی دیارە و مزگەوت و شوێنی خوێندنەوەوانە و یەکی کە لەو شتانە کە دۆزراوەتەوە هەنێ شت وەکو تەختە قوڕینە ئەم تەختە قوڕینانە هینێکی ڕۆژمێرێکی گەورەی تیا دۆزراوەتەوە یعنی لەو کاتە ڕۆژمێرەکە تایبەت بووە بە ڕۆژە خۆشەکانی ساڵ دیاریکرا ئەم ڕۆژانە ڕۆژی خۆشی و شادین و ئینسان ئەتوانێت ممارەسەی شتی خۆشی تیا بکە لە ناو ئەم دەی ئێمە تقریبا وەکو ئاساری ئەو ڕۆژمێرە شتانێکەیە هەر بە شوم ئەزانرە مەسا ئەوترێ شەممە کار شەمە بکار بکە یەکشەمە بار یەکشەمە هەوڵ بە بار بکەی دووشەمە بووکی تیا ناکرێ سوار دووشەمە ژن و ژنخوازی مەکەن سێشەمە ئەبی بەگەمە چوارشەمە ماڵ و کەمە پێنجشەمە خاتر جەمە جومعە مبارەک لەمە یعنی مبارەکی بشمانێ ئیش و کاتێ من هرمنم لدزدي كدي والشوفي قربي من هرمنم لدزدي
دوای عسووری ئیسلامی و سەردەمە ئیسلامەکان ئیتر هاتووە تا گەیشتوتە ئەم سەردەمی بابانەکان کە بابانەکان سەیری شارە زوران کردو و ئەرزێکی زۆر بەپیتە بەکر بەک پیانتۆ بەکرە سوور کوڕێکی جوان خاسی قش زەردی بەشان و شەوکەت بووە ئەڵێن زۆر دۆسی هەژار و فەقیر و فەلاح بووە بە تایبەتی ئەم پیاوە هاتووەتە ئێرە سەر لە نوێ بەکراوای نەوژەن کردو دیارم بەکراوە چەند جار وەک بڵێ هەنە جار بۆ بەژێر ئاوە چۆڵکراوە هەنە جار بۆتە شەڕگە و چۆڵکراوە ئاوە دانێکی کە ڕوو ئەکاتە بەکراوە لە کۆتایی سەدەی حەڤە ئەم بەکرە سوورەیەتە ئێرە سەر لە نوێ نەوژەنی ئەکاتەوە و ئاوەدانی تا دروستەکاتەوە و ئەیکاتە مەڵبەندی حکومکردنی بابانەکان لە لێرەوە بۆ مەیوان لێرە شۆ تا خانەقین ئەمە مێژوو هەروە ئەڵێ مامۆستا مەلا شکر لەگەڵ هەمووی مامۆستا مەلاکەریم هەردووکیان ئەمە لە کتێبێکا ساغەکەنەوە کە فعلەن ئەمە حەقەتی هەیە ئەم بەکرە سوورە خۆی دووشتی زۆر گەورەی کردووە کەسێک بۆ زۆر ئیحتیمامی بە ئاودێری کردووە ینی ئاعتیمادی جاران لەسەر ئاودێری بۆ کویسا ئاعتیماد لەسەر نەوتە جاران لەسەر ئاودێری بوو ئەم دوو ئاسارە گەورەی لێژێماوە ئاساری بەکراوە هەر بە ناوی خۆی بووەتە بەکراوە لەگەڵ ئاساری بەکرەجۆکەی سلێمانی ئەوەی بەکرەجۆی سلێمانی ئەوش جۆگەیەکی گەورەی هین کردو ئەو ناوەی هەموو زین و کردوێتەوە ئەم دووشتە و پێوترا و بەکرەجۆی ئێرەش پێوتراوە بەکراوە تا حکمی ئەوانیش تەواو بێ حکمی جافەکانی هەڵەبجە دروستە بێ تاوان بەکراوە پێش هەڵەبجە بووە هەتا لە ئاوەدانیە ئەمە مەشهورە کە بەکراوە هەڵەبجە ناوەنی ئەمە مامۆستا حەمەد سەعیبانەیی کە ئەویش توێژەرێکە لە مەسەلەی ئاسارە ئەڵێ کاتی خۆی ئەم بەکراوە و خورماڵە بەیەکەوە بوون جا کتێبی تاریخی ئەڵێ نزیکی 300,000 کەسی تیا بوو بەکراوە 300,000 کەسی تا بوو خۆی ئەوەی کە حکمی کردووە بابانێکان بەکرە سوور تقریبا نزیکی 12-13 ساڵ لێرە حکمی کردو حکمێکی زۆر دادپەروانانە و وە کەسێک بووە لا شەڕ بوو حەزی بە شەڕ و پاوانخوازی و شتانە نەکردو لەبەرەوە وەک بڵێ ئیمارەتێکی زۆر هێمن و گەشە سندوی بووە شەڕی بە کەس نەفرۆشتووە تەماحی لە ئەرزی کەسان نەبووە حەزی لەو پاوانخوازی و شتە نەبووە خزمەتی خەڵکی فەقیر و ژاریشی زۆر کردووە بەڵام ئیترەوەیە کە دوایی شاری سلێمانی دروست ئەکرێ وەک بڵێ هینە نەوعێک لە زعف بۆ ئێرە دروست دەکات و ئیتر هینیان نامێنێ جافەکان بە دوای ئەوانایەن ئەمانیش هەر بەکراوە جێگەی ئیحتیمامیان بووە حتا ئەحمەد موختار جاف بەڕەحمەت بێ شارێکی زۆر خۆشی جوانی هەیە بەسەر بەکراوە هەتا ئەڵێ بە تەحقیق درکوداڵی دەشتی بەکراوە بە گوڵ نادە کە چونکە جێگەی ناز و غەرامی حەزرەتی لەیلە لە کاتی پشکنینی گڵی بەکراوەدا ژمارەیەکی زۆر تاتەقڕ و ئەلواحی تێدا دۆزراوەتەوە کە ئەگەڕێتەوە بۆ هەزارەی دووەمی پێشداین گرنگترین شتکەتەیدا دۆزراوەتەوە لولەیەکە نووسینی زۆری لەسەر و بە ڕۆژمێری بەکراوە بەناوبانگە لە 12 ستون پێگاتووە هەر ستونێک بۆ مانگێکی ساڵە و هەر مانگێک لە 30 ڕۆژ پێگاتووە دیارە ئەم جۆرە ڕۆژمێرانە بۆ تۆمارکردنی ڕوودا و ڕۆژە گونجاو و نەگونجاوەکان بەکاراتوە ئەوەی بەکراوە تەنها ڕۆژە گونجاوەکانی تایە بەپێی لێکدانەوەی توێژەران ئەم ڕۆژمێرە بۆ سەدەی 13 پێش زاین ئەگەڕێتەوە مێژووی کۆن ئەوەی ساخ کردوێتەوە کە بەکراوە سنتەری شارەزور بۆ و بۆ ئەو مەبەسەش دروست کراوە تا بێتە سنتەر بۆ شارەزور لە ساڵی 1970 پێش زاین دوای ئەوەی پادشای ئاشووری ئاشور ناسرپاڵی دووەم 1970-1959 کە سەرکەوتنی بەدەستێناوە لە زۆر لەو شەڕانەدا کە لە شارەزور و دەوروبەریدا کردوونی شارێکی وێرانبووی وڵاتی زاموای بنیادناوە ئەم شارە کە ناوی ئەتێلا بووە ئەگەرچی بیرروڕای جیاوازێ لەسەر ئەوەی کام شوێن سنتەری شارەزور بووە لە کۆنا هەندێک بۆ چوونیان وایە کە یاسین تەپەس سنتەری شارەزور بووە و هەندێکی تر قەڵای خوورماڵە و هەندێکی تر قەڵای بەکراوە بە سنتەری شارەزور دەئانێن
وڵاو تەقریبی نزیکەی 2 ساڵە ئیشی لێکم بەناو بەناو ئیتر تیمێکی ئەڵمانیە بە ناوی پیتەرۆیە ئێمەش وەکو خەڵکی دێ هاوکاریمان کردوون و وڵی ئەوان خوان مۆزوعیان هەیە گەڕن زۆر شوێنەکان ئەگەڕن ئەی بشکنن کە ئەو شوێنانەکە بێژین گۆزێکی تایە ئایا خۆڵی تایە ئایا چێکی تایە خوان سەرپەرشتیەکەن مدەی 1-2 ڕۆژێک 2 ڕۆژەکە چۆن خوان خیبران هەیە تەماشایەکەن ئەگەڕێن بۆ ئیشەکەی تایە بشکنی بۆ ئەکەن کەدا بشینەکان بۆ کرد ئەو وەختی خوان شەکەی گوێزنەوەی مازین چی تایە چی دۆزراوەتەوە گۆزەوە وەڵی بزەبەتی تا ئیسا من خەبەرم لێ هیچم نەزانی تایسان دەزاوت تایە بەس ئەوان بە شوێنەیە ئەگەڕن تایە شتێکی تیا بێزانەیە لێ هەیە وڵایتە ئەوە هەموو شوێنێکی تایەسا خەبری تایە ئیلاریە خەبری تایە شوێنەکانی بە جۆرێ تابیناکۆدا ناوە شەکە تیا بێژین کە شوێنێکی گرنگی تایە وەکو شوێنەوەێکی قایمیە بە شوێنەکان زۆر شوێنی باش زۆرشی هیچیانی ئێستا ئەو شوێنە تۆزە گرنگ بوو لە مدەی ماوەی تقریبی 1-2 هەفتەی خۆیان ئیشەکان تیا کرد گۆزەکەی تیابتن ئاڵم بێزەبەتی تیام خۆم لیان نەمۆژیم لە حەزم نەبوو بەڵێ بەڵێ بینیتە مەسە ئێسک و پرووسکی مرۆڤ بەڵێ بەڵێ ئێسک و پرسکی هەموو جێگی تایە پیتەر مالگۆز پرۆفیسۆری بواری شوێنەوار لە زانکۆی هایدنبۆرگی ئەڵمانی و ئەندامی تیمی کنەوپشکنین ڕایگەیاندووە تەمەنی ئەو شارەی دۆزراوەتەوە لە گردی بەکراوەدا 5,000 ساڵە چەندین بەڵگە و نووسرا و مۆریان دۆزیەوەتەوە کە ئاماژەن بۆ هەبوونی دام و دەستگای دەوڵەت لەو ناوچێدا شوێنەوارە مێژوویەکان شوناسی هەر نەتەوەیەکە پاراستنی ئەم شوێنەوارانە لە ئەستۆی لایەنی پەیوەندیدارە یاخود دەسەڵاتداری ئەو ناوچەیە لە هەرێمی کوردستان چەندین شوێنەواری هاوشەوەی ئەم شوێنەوارانەی بەکراوە هەیە لە پارێزگای هەڵەبجە بەڵام وەکو پێویست نەک و پشکنینیان بۆ کراوە نەوەکو پێویستیش پارێزراون لێرە لە ساڵەکانی 20ەوە و دوایش پەنجاکان و ئێستاش لە 2000ەکانەواتە لە دوای ساڵی 2010ەوە ئەم شوێنەوارە مێژویە گرنگە کە مێژوەکەی بۆ 4,000 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە کنە و پشکنینی بۆ کراوە چەندین شتی گرنگ لێرە دۆزراوەتەوە چەندین نووسینی بزماری و شێوەکانی دیکەش دۆزراونەتەوە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەم شتانە چوون بۆ شوێ چی لێ هاتن کێ بوو دڵسۆزی ئەم نیشتیمانە و ئەم شوێنەوارانە کە هەڵی بگرێت کە ئەمە شوناسی نەتەوەی کووردە پێم وایە هیچ کەسێک لایەنی پەیوەندیدار بم شوێنەوارانەوە و دەسەڵاتدارانی ئەم هەرێمەش نازانن چی بەسەراتووە چونکە پێدەچێت ئەوەی کە ئێمە گوێبیستی بووین لە خەڵکی ئەم دێوە ئەوەیە
ئەو کەسانی کێن کنۆ پشتین بۆم شنانە دەکەن ئەگەر شتێکی گرنگیان دەست بکەوێت یاخود بزانن شوێنێک شتێکی گرنگی تایە ئەوە خەڵکی دێ دوورە خەنەوە و خۆیان کاری تێدا دەکەن لە کاتێکدا پێشتر هەموو خەڵکی دێ کاریان لەگەڵاکەن. ئێمە لەم بەرنمەیەدا ئەوەی بینیمان ئەوەیە پشتگوێخستنی شوێنەوارەکان و پشتگوێخستنی ئەم شوێنەوارە بەم شێوە کاڵکۆڵراوە ئەمە بۆتە ئەوەی کە گرنگی بە ناوچەکە و نە شوێنەوارەکەش درابێت. خەڵکی دێش دەڵێن ئەوە حکومەتە ئەوەنە کەم تەرخەمە نەیتوانیوە جادەیەکی چەند کیلۆمەتری قیر بکە تاکو ئەو تیمانەیەن بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی باشتر بێن کارەکان بکەن و داواش کراوە لێرە مۆزەخانەیەک بکرێ ئەوە شەر نەکراوە واتە لێرە کەسێک نییە دڵسۆز بێت ئەوەی کە هەیە هەمووی تەنها بۆ ئەو گیرفانەی خۆی هەوڵەدا و ئیتر کوردستان چۆن وێران دەبێ و چۆن کاولیش دەبێت با بێت. وەک پەروانە لە دەوری برینی ئەخولم ئەخوا وەک پەروانە لە دەوری برینی ئەخولم ئەخوا بۆ مەغریبی ئازاریشی من دەفتەری ساڵمەژمە بۆ مەغریبی ئازاریشی من دەفتەری ڕاستی ئەم شوێنە حەقی وایە ینی حکوومەتی ئێرەم کاری بۆ بکە لە یونسکۆ تۆمار کرێت چونکە مێژوەکەی بۆ 3000 ساڵ پێش زاین ئەگەڕێتەوە ئەمە قسەی ئەمە نیە بەڵکو ئەو زانکۆی ئەڵمانیا سەلمانوێتی کە لە 59 دێن بۆ کنەوە پشکنین و لە 2010 بەردەوام ساڵانە دێن ئەویان سەلمانەوە شوێنێکی زۆر گرنگە زۆر ئێحتیمامی پێیەن بەڵام زۆر بەداخەوە حکوومەتی هەرێم نەیتوانیەوە وەکو پێویست حتا جادەکەی بۆ قیرکا کە ئەو پرۆفیسۆرە ئەڵمانی و خوێندکارەکانی لە ئەڵمانیاوە دێن زۆر بێتاقەتن بەوە ئەمجا مەفروزە ینی حکوومەتی هەرێم لەم شوێنە کە بۆ پارێزگای هەڵەبجەیش زۆر گرنگە مۆزەخانێکی گەورە بکاتەوە هەم بۆ خوێندکارانی زانکۆ بێن لێوە فێربوون و مێژووی منتیقەکە هەمووی بزانن هەمیش بۆ شوێنێکی گەشتیاریژ ینی ئێمە خۆتەزانی لە ڕووی مۆزەخانەوە زۆر هەژارین و ئەو شتا ئەسەریانیش کە لێرە دۆزرێتەوە هەمووی ئەبرێت بۆ سلەیمانی یاخود زۆر جار ئەڵمانیەکان جاری وایە کارەکان هەندێک جار بەنهێنیەکەن ینی ئەگاتە ئەوەی پارچەیەکی ئەسەواری گرنگە دۆزێتەوە ئێمە ئاگادارین زۆر ڕێگە نایەن خەڵکی کە بیبینێت ئەمە مەفروزە حکومەت زیاتر چاودێریان کات بزانێ ئەمە بۆ چیوە تۆزێ نهێنی ئەپارێزن ئەو زانکۆ ئەڵمانیە ئەگەر هات بە ئەو مۆزەخانە لێرە دروست کرایە زیاتر گەشەی ئەکرد هەم شاری هەڵەبجە وەکو پارێزگا هەڵەبجە هەم بۆ ئەم شوێنش ئەبوو بە شوێنێکی گەشتیاری و ئەوە هەم خوێندکارانیش چی لە خوێندکاری ئامادەی و بنەڕەتی و زانکۆش زۆر ئیسفادەیان لێت. بەپێی سنووری ئیداری زەویەکانی بەکراوە لە باکوورەوە لە جادەقیرەکەی ئیمامی زامنەوە کە زەویەکانی هەسەناوا و پریزجیا ئەکاتەوە لە زەویەکانی بەکراوە دەست پێ ئەکات تا تەپەسەوزی و ئەمبەر و ئەوبەری چەمی بەکراوە داگیرەکات تا ئەگاتە جادەکەی سیروان و کانی شێخ لە باشووری بەکراوەوە کە وارش و زەویەکانی لای گورگەچیا و بەری چەمەکە بەڕووی ئاواییدا ئەگرێتەوە لە خۆر ئاواشەوە لە چەمی گورگەچیاوە کە پێی ئەوترێت چەمی ئاوبڵاو دەست پێ ئەکات تا ئاگاتە سەرجادە سەرەکیەکەی هەڵەبجە لە ڕۆژهەڵاتەوە کە هەموو زەویەکانی بەردەڵێن ئەگرێتەوە تا ئاگاتە مەشتەلەکەی سیروان. هەموو ئەو نێوانە بە زەویەکانی بەکراوە ناونووس کراوە هەرچەندە ئێستا لەبەر نەبوونی و هۆی تر زۆربەی ئەو زەویانە لەلایەن خەڵکەکەیەوە فرۆشران و خەڵکی شار و ولادەکانی تر جگەل لە خەڵکی بەکراوە هاتوونەتە سەریان. بەکراوە بە کۆمەڵک دەی گەورە بچووک دەوردراوە کە بریتین لە باکوورەوە دەی زەمەقی سەر و زەمەقی خوار و خێڵی حەمات تەپەکوڕە لە خۆر ئاواوە ناحەی سیروان و
دەی 12 ئیمامی خوار و 12 ئیمامی سەرو کاگردەڵ کانی شێخ لە باشووریشەوە گورگەچیا و دەی پریسی خوار و پریسی سەر و حەسەن ئاوا لە خۆرهەڵاتیشەوە شارە گەورە ناودارەکەی هەڵەبجەیە. ئەو ناوچانەی کە شوێنەوارن و شتی مێژویان تیا دۆزراوەتەوە لە دەی بەکراوە بریتین لە 5 شوێنی سەرەکی یەکەمیان گردەکە وەک لە پێشەوە ئاماژەمان پێدا تا ئێستا توێژینەوە کراوە لەسەر 15 چینی گردی بەکراوە و لەو 15 چینەدا شوێنەواری 3 سەردەم دۆزراوەتەوە. دووەم چاڵەڕەش ئەکەوێتە ڕۆژهەڵاتی دەی بەکراوە و ڕاستەوخۆ دوای قەبرسانی دێکە دەست پێ ئەکات. سێم مەرعاکە ڕۆژهەڵاتی گردەکەیە و لە ناو دێدا بە ئاسارەکە ناو ئەبرێت. چوارم کەپرگەکە ئەکەوێتە ڕۆژئاوای گردەکە و گردەکە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی و دیوی وارشیش ئەکەوێتە ڕۆژئاوایە و شوێنی کەپری هاوینانی دێکە بووە. پێنجەم گردی گورگەچیە گردێکی دەستکردە لە باکووری دێکەوە و نزیکەی کیلۆمەترێک دوورە لە دێکەوە و شوێنەوارێکی زۆری تێدا دۆزراوەتەوە. پێش ئەوەی خەڵکی بەکراوە دێکە چۆڵ بکەن مانگی 5 ساڵی 1970 خەڵکی سەرقاڵی ئاژەڵداری و ئاژەڵی ورد و گەورە بوون وشکەدان و گەنم و جۆ و کەتان کشت و کاڵکردنی خۆیان بۆ وەک تووتن و تەماتە و بامێ و شووتی و کاڵک و چاندنی بستە. وەکو مێژوو ئەڵبەت مێژووی کۆنمان هەیە ئەو مێژووی کۆن دیارە قسەی لەسەر کراوە یعنی بەڵام مێژووی نوێ کاتی خۆی بە حکمی ئەوەی ناو ئەم دێ زۆر نزیک بووە لە هەڵەبجە و لە سیروانەوە زۆر بەی خوێندکارەکانی ئێرە بە پێ هاتوشیان کردو خوێندنیان تەواو کردووە الحەمدولیلا و ئیسپادەشیان کردووە بەڵام لە درنگانێک حکومت لێرە قوتابخانەی کرد و 76 بوو ئێمە یەکەم وەجبەی خوێندکاری ئەو قوتابخانە بووین لە ناودیەکە وەکو بیناش حتا بیناشی بۆ نەکردووە بەڵکو ماڵێک گیرا و کرا بە خوێندنگە و ئیتر ئێمە یەکەم وەجبە بووین دیارە و کاتە مامۆستایەکی لێ بوو سەرداری ناوبەر خۆی تەنیا خوێندنگەکەی بەڕێوە بر مامۆستایەکی زۆر بەڕێز بەڕاستی ئەمە بەبوونەی ڕێزداری و لیاتوێ و مامۆستا هەمومان حەزمان بە خوێندنە کرد کارە و کاتە ئەو قەنەعەتی بە لێیان و دار و پرۆسەی دارکاری نەبوو لە مەکتەبە لەبەرەوە هیچ خوێندنی هیچ کەسێک لە ئەم دێمە لەو عمرا کە داخلی قوتابخانە بوو بە هیچ شێوەیە دانەیەبڕا لە خوێندن بەبوونەی چاکی مامۆستاکەەوە بەڕاستی. تەمەنت چۆن بەڕێکردووە لە بەکراوە؟ وەڵی تەمەنم خۆش و تەمەنی قەدیم خۆش و چۆن خۆشیەکان بۆ باس وەکو خۆشیەکان ئەوە معیشت ئەوەنە زاڵنەوە سەری بەشەرا ئەو ماڵی وانە و خەڵک ڕەحمی بووە یەکۆ تەعاونی بووە یەکۆ برایەتی و خۆشی و ئەنەوەڵە قەت بووە بچی بۆ لای دۆستێکت دوو شەو سێ شەو بمێنیتەوە؟ بەڵێ بووە ئەچوی چی دانی ئەو دەمەتەقە و برادەری و حتا دوو سێ ڕەفیقی خۆشم لێ خۆماوت باسی بەسەلاتێکت کە لێرە بەکراوە بەڵێ خۆشترین ژیانی بووە بەڵێ خۆتاک و فترێکی زۆریش قوربان قەتا فەتەی عەبدولکەریم قاسم لە هەڵەبجە حتاک و ئەربەت هیچ دێ بەقە دێ ئێمە فەراعەتی نەوگە و خۆشی تیا نەوگە ڕزقی تیا نەوگە مەیسوور و بەمایەشت ئاوی باوە کۆچەکمان بووە هاتە خوار ئاوی دەلێنیشمان بووە هات ئاوێکی خۆشمان بوو سەرێ ئاو ئەم سەرە ئاوە نەزیایی ئەکرد نەکەم ئێستا ئەویش نەما دەلێنیش نەما باوە کۆچەکیش نەما ئەوڵە ئەو کاتە زراعەت چی چیتانەکە زراعەت ئەغڵبەی زۆرمەی تووتن بەڵێ ئەی مەرەزە و شت مەرەزە ئەکریا هینەکەی کرد ساح و مڵکەکەی کرد ئینسانی نەخۆنەوار خۆنەوار فەرموویەسی نەخۆنەوار و باڵ بفرێ خۆنەوار ڕقنەی لێگرێ بێزانم لە قولۆقە ئەدەبی لە خێنا ئەو لە قولۆقە خراب ئەرێ وەڵا شعری قانع شعری وەتەنی ئەڵێ کوڕ ئەبێ چۆن بێ کوڕ ئەبێ جێگای ناو شاخ و بەرد بێ ڕنگ زەرد و زائیب هەناسە سەرد بێ بێکەیف و دەماغ وەک نەخشی ڕووی سنگ چابووک وەک پڵنگ وریا وەک ڕەژمار وەزاهر سەرکرد وەک مەردەم و دار
زیندان لەلایە باخ و بێسان وێ ئەو جا پێ ئەڵێن کوڕێ جوانە شێری بێتەوە شێر گۆشێن نیشتمانە لەیسە کوڕی وا هەیە وەتەنی وا هەیە مش خەریەوە و پرسیارە بکەم هەر نەبەخوا نییە ناوەڵا ناوەڵا ئێمڕۆ هەموو تەسلیمی مادە بووە مادەیش بنام خوێڕێکات ئەوەی باس کراوە سەلمێنراوە ئەوەیە کە شاعیرێکی گەورەی وەک وەلی دێوانە خەڵکی بەکراوە بۆ و لەو دێدا لەدایک بووە ئەم شاعیرە لە نێوان ساڵەکانی 1945 بۆ 1970 زانی ژیاوە بە میرزا محەممەد ناوبرا و بە ڕزای کوڕی چۆخە حەمە و بە وەلیدیش بانکراوە پاشان ئەم وەلیدە لەسەر زمانی خەڵکی بووە بە وەلی دیارە ئەم وەلی دێوانەیە کوڕی یەشێک بووە لە چۆخەکانی بەکراوە و پاش دروستکردنەوە و ئاوەدانکردنەوەی بەکراوە بە 20 ساڵێک لەلایەن بەکرەسووری پاشای بابانەکانەوە ئەم چۆخە حەمەیە لەم دێدا نیشتەجێ بۆ و پێدەچێت کە چۆخای بەکراواش ببێت و بە پێی ناوەکەی کە ئەوترێ چۆخە حەمە وەلی دێوانە بە شعرەکانیە دەرئەکەوێت کە کەسێکی خوێنەوار و باسەودا بۆ وەک دکتۆر معرف خەزنەدار وردی کردوێتەوە ئەبێت لە حوجرەدا دەرسی باشی خوێندبێت و شارەزا بووبێت لە شعر و بەلاغەتدا خەزنەدار ئەڵێ وەلی دێوانە بەلای کەمی قۆناغێک یان زیاتر لە حوجرەی مزگەوت بووە خوێنەواری وەرگرتووە بەڵام خوێندنی هەموو زانستەکانی تەواو نەکردووە وەلی دێوانە حەزی لە شەمسەناوێک بۆ و دیارە ئەم بۆ ئاسانی سەرزمان و دەربڕینی خۆشەویستی زیاتر هەر وتوێتی شەم ئیتر ئەم شەمە بۆتە هەوێنی ئەوین و شعر و سەراپای ژیانی بۆ دیاریکردنی عەشیرەتی وەلی دێوانە سێ بیر و ڕا هەیە هەندێک ئەڵێن عەشیرەتی شەخسمایلیە و هەنێک ئەڵێن میکایلیە سەر بە عێلی جافە هەنێکی تر ئەڵێن سەر بە عەشیرەتی گێژە کە ئەمەی کۆتاییان ڕای شاعیرێکی وەک ڕەنجووری هاوڕێ و هاوچەرخی وەلی دێوانە خۆیەتی ڕەنجووری هاوڕێی وەلی دێوانە بۆ کۆچی دوایی وەلی دێوانە بەم شعرە هاوسۆزی خۆی دەرەبڕێت بەڵێڵی ئەسریم لە چاو دێتە خوار دیدەی بینینم تاریک بوو یەکجار ئاگر لە دڵ و دەروونم بەردووە دوو کەڵی ئاهم چیای گرتووە بۆ کۆچی دوا کۆچ وەلی دێوانە ناوداری عەشقی میرزای زەمانە خاوەنی شاری ئاودار و بەتام میرزاوەلی بوو دێوانەی پڕفام بەزم و نەزم تەڕ خاوەن خەیاڵ بوو دانا و زانا ساحب ئاسار بوو لە هەڵبەستی جوان پێشکەوت و دیار بوو وێردی سەرلێوی خاوەن وەزیر بوو بەیتی پڕمانە زۆر ڕۆشنبیر بوو چرای ڕووناچی ئێلی جافان بوو شانەی لەبلەتی پرچ کڵافان بوو وەلی دێوانە کوڕی کوێخە حەمەسووری پێوترێ ئەم کوێخە حەمەسوورە لە سەردەمی بابانەکانە هاتوونە تەیە لە سەردەمی بەکرە سووری بابان ئیتر یەکێک بۆ لە کوێخەکانی بکراوە ئایا هەر خۆی پێش بابانەکان کوێخا بۆ لێرە بووە یا مەسە بابانەکان داناوە یا خۆی کوێخا بۆ بابانەکان ئیقراریان کرد و هینیان کردووە لە منطقەی گەرمیانەوە هاتووە لە منطقەی ئەو شوێنەی کە عەشرەتی گێژ پێڵێن عەشرەتی گێژ لەوێەوە هاتوو لێرە بووە پیاوێکی زاهرەن هەم زۆر دنیادیدە بووە هەم پیاوێکی عاقڵ بوو هەم پیاوێکیش بووە نرخی خوێنەواری ئۆشتانی لا بووە چکە بابانەکان خۆشیان هەر نرخی خوێنەواریان زۆر لا بووە حەمەسوور بەڵێ پێی خۆش بووە وەکو تاریخ ئەڵێ پێی خۆش بۆ کوڕێکی بێ ناوی بنێ وەلید یعنی بۆ ئەوی وەکو قاعیدێکی گەورەی وەکو خالیدی کوڕی وەلید دەربچێ بەو تەماعەوە ناوی ناوە وەلید ئیتر لەسەر زمانی خەڵکی هەر بۆتە وەلی نادێتێ بەر خوێندنێکی زۆریشی دیارە کردووە بە پێی شعرەکان چونکە شعرەکانی یعنی نابێن بەڕاستی لە سەقافەیەکی زۆر ئاگای لە شعرەکانی حافظ بووە ئاگای لە شعری لە ئەدەبیاتی فارسی زۆر بووە وەلی دێوانە ئەو شعرەکانی ئەم شایەتی بۆ ئەدەن کە فعلەن کەسێکی خوێنەوار و
باسەوات بووە وەکو ئەڵێن واتە وەلی دیوانە لێرە لەدایک بووە. وەلی لێوانە لێرە لەدایک بوو. بەکراوە هەندێکی خەریکی مەڕداری و هەندێکی خەریکی وڵاغداریە ئتر هەندێکیشی خەریکی فەلاعاتە ئەرزێکی زۆرمان هەیە وەجبەیە خەڵکی خەریکی مەڕداری و وەجبەیەکی خەریکی وڵاغداریە و هەندێکیشی خەریکی فەلاعاتە. هەڵەبجە بە هەنار بەناوبان بەڵێ قوربان بەڵام بەکراوە تەناباخی تیاکەمە ئێستا ئەمیتیان بەڵێ قوربان بۆ وەڵی بەکراوە عەرزەکانی وشکە زیاتر خەڵک بۆ گەنم و جۆ و پاقلە و نۆک و ئەمانە بەکارین. وڵی هۆکاری ئاوادان نەبوونەوەی هەغۆ ئێستا بەکراوە دەوری 20 خانوویتە 25 خانوویتە بەس هۆکاری ئاوادان نەبوونەوەی ئەوەیە وڵی خەڵک مەکتەبی تیان نییە و منکەی تەندروستی تیان نییە و ئیتر خەڵک مناڵی هەیە نەختێ دوورە یانی زەحمەتە بۆ خەڵک مناڵەکانی بنێرێتەوە بۆ هەڵەبجە و هات و چۆ ئەو شتانە. کاگا بەمەگەنم باخی من تاقانە نییە تقریبان 6 باخیکە هەیە هەمووی هەنارە بەڵام هەندێکی لەسەرەوەی هەندێکی لە خوارەوەە بەتەنیژێ کۆ نین قوربان باخ بە ئاوە حتمما معلومی جەنابتە باخ بە ئاوە نییە مەسەل من تااقەتم هەیە حەزم لە باخە بیرێک لێ دەم و کاتێ باخەکە ئاسانترە بۆ من مەسا کەسێک ئاوینە ئەرزی ئێمە دەیمە هەمی بەعام کەسێک ئاوینە توانای باخی نییە لەبەرەوە هۆکارەکەی ئەوەیە ینی من سا لێرە توانام بووە ئەم بیرەم هەڵکەنووە لێرە باخەکە تەمان بە ئاوە کولەن بە ئیجماعی دێ پێم وایە 2700 بەرەو ژوورترە ئەوەنە دوێنم زەوی هەیە ئەم دێمە بڵێ بەڵێ قوربان ئەمە هەمووی دەیمێ لە ڕووی ئاوەدانیوە بۆ فراوان نەبووە ئەمە بە دەرەجەی یەک ئێمە نزیکی هەردوو شارین باڵێن سیروان و هەڵەبجەین نزیکی لە هەردوو لاوە خەڵکەکەی زیاتر لە هەڵەبجێ و لە سیروانە و هەندێکیشمان لە هەڵەبجەی تازەیە ئەنجا وڵاتی ئێمەش خەڵک دیارە کە هاتە لادێ بۆ دوو شتێت یا حیوانداریە یا وشکەدانە وشکەدانی خەڵک مسەیتەرە بەسەر ئیشەکەی خۆیان ڕۆژێکێت تۆکە داچێنێت و ڕۆژێکی ژێت مەسەلەن دەڕاستەکەی ئەی دوورێتەوە ئەمە هۆکارێکیان هۆکاری دووهەمیشان توانم بڵێم ئەم دێ ئێمە مەرعەمان بەو شێوە نیە مەسەلەن بڵێ شاخ و یاڵ و هەردێکی بەدەمەوە بێت خەڵک توانای حیوانداری بێت ئەوە هەڵە ڕەخسێنێ بۆی کە دێ ئاوەدان بێت ئێستا شەرتان حەدێ باشە یعنی ئەو خەڵک 4-5 ماڵی تایە هەر ئاخرێکی حیوانداری وڵاغ وانێن تەنیا گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ نزیک هەوارگەی جاف و گۆران بێ تەنیا گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ نزیک هەوارگەی جاف و گۆران بێ کێلێکی بەرزی بەقەی باڵای شەم کێلێکی بەرزی بەقەی باڵای شەم لە ژوور سەرم بێ بێزیاد و بێکەم لە ژوور سەرم بێ